بەناوی خی گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوتان لێبێت. ئێمە بۆ گفتوگۆی ئەمجارەمان لە کەرکووکەوە لە گوندی تۆبزاوین. گوندی تۆبزاوە دەکەوێتە 11 کیلۆمەتر دووری باشووری خۆرئاوای کەرکووک. ئەم گوندە کاتی خۆی 24 هۆڵی تیادا دروست کراوە. دیارە سوپای عێراقی ئەو کاتە بە مەبەستی خۆی بەکاری هێناوە، بەڵام لە کاتی پرۆسەی بەناوەنفاددا لە ساڵی 1970 ئەم هۆڵانە کراوە بە وێزگەیەک بۆ کۆکردنەوەی هاوڵاتیانی کورد، ئەو هاوڵاتیانەی کە لێرەوە بەرەو خواروی عێراق بران و ئەنفال و زینە بەچاڵ کران. دانیشتوانی گوندی تۆبزاوە لە ماوەی ڕابردوودا کێشە و گرفتیان هەبوو سەبارەت بە زەویزارەکانیان، سەبارەت بەم هۆڵانەی کە وێزگەی ئەنفالە. لە ماوەی ڕابردوودا لەگەڵ سوپای عێراقی کێشەیان بۆ دروست بووە. تاکوی ئێستا سوپای عێراقی ماف نادا بەم هاوڵاتیانەی گوندی تۆبزاوە بەوەی کە زەویەکانیان جارێکی تر بتوانن بکێڵنەوە یا بەکاری بێنن بۆ کاروباری کشتتوکاڵی. بابەتی جینۆساید و بابەتی ئەم هۆڵانە و مۆنۆمێنت دروستکردن لە لای ئەم هۆڵانە پرسێکی گرنگی مانگی ڕابردووی کەرکووک بوو. دانیشتوانی کوردی تۆبزاوە خۆپیشاندانیان ئەنجامدا، ڕێگریان کرد لەوەی جارێکی دیکە سوپای عێراقی بتوانێت ئەم هۆڵانە بە مەبەستی سەربازی بەکار بێنێت. ئێمە ئەمڕۆ شەنوکەوی بابەتی زەویزارەکانی خەڵکی گوندی تۆبزاوە و سنوورەکە دەکەین و بابەتی هۆڵەکانی ئەنفال لە سنووری تۆبزاوە شەنوکە و دەکەین بە میوانداری کاک ساتح ناسح، کاک عەبدوڵڵا داوەتی دانیشتووی گوندی تۆبزاوە، کاک هێمن حەسیب نووسەر لە بواری جینۆساید. بەخێر بەنیاخوا. کاک ساتح، لە ماوەی ڕابردوودا ئێوە جگە لەوەی کێشەی ئەم هۆڵانەتان هەبوو، بڕیار بوو حکوومەت سوپای عێراقی بیکا بە سەربازگە، کێشەی زەویزارەکانتان هەبوو، زیاتر لە 2 مانگ ئێوە خۆپیشاندانتان کرد و مانتان گرت. بابەتی ئەو زەویزارانە گەیشتووە بەچی؟ ئایا تەواو ئیتر ئێوە ئەم ساڵ کە نزیکین لە یعنی وەرزی کێڵان، ئێوە ئەتوانن ئەو زەویانە بەکاربێنن کە سوپای عێراقی داوایە کرد؟ بەڵێ، سەرەتا بە خێراتنتانەکەم و دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەم بەرنامەیە. تەبعاً کێشەی زەویزار لە هەموو کەرکووک بوونی هەیە و بە تایبەت لە گوندی تۆبزاوە کێشەی زەویزارەکانی ئێمە هەمووی بە بڕیارەکانی مەجلیس قیادەت سەورە لە ساڵی 75 ئیستیملاک کراوە، واتە خاوەنداریەکەی گۆڕلاوە لە جوتیارەکانەوە بۆ دام و دەستگاکانی دەوڵەت، بۆ نمونە بۆ وزارەی دیفاع، وزارەی مالیە و ئەوانە. ئەم کێشەیە لە ساڵی 75 بوونی هەیە تا 87. ئێمە لە 87 کە لێرە دەرکراین لە سەردەمی شاڵای و ئەنفال و ئەوانە، لە دوای پرۆسەی ئازادی گەڕاینەوە ئەم زەویزارانەی ئێمە تا ئێستا هەروە بە معەلەقی ماوەتەوە لە ڕووی قانونیەوە چارەسەری بۆ نەتوانراوە چارەسەر بکرێت. طبیعی ئەم کێشەی زەویزار و کەرکووک و هەموو ئەو کێشانە هەمووی بەستراوەتەوە بە مادەی 140ەوە، ئابوایە لە هەمووی لە چوارچێوەی مادەی 140 چارەسەری بۆ دانرا بوو، بەڵام بەداخەوە مادەی 140 لە 2007 ئەوانە ئابوایە تەواو جێبەجێ بکرایە، نەکرا، ئیتر ماوەتەوە تا ئێستا ئەو کێشانە چارەسەر نەکراون وەکو کێشەی زەویزار ئەوان. ئیتر لە دوای ڕووداوەکانی 2017 کێشەکان جارێکی تر سەری هەڵدایەوە. ئەوە بوو باڵانسی هێز لە شاری کەرکووک گۆڕا لە ڕووی ئیدارەوە، لە ڕووی سەربازیەوە. ئەوە بوو ساڵی ئەم ساڵ لە مانگی 3 بەهاری ئەم ساڵ سوپا هەڵی کوتایە سەر گوندی تۆبزاوە بە بیانۆی ئەوەی ئەم زەویزارانە موڵکی وزارەی دیفاعن، هین ئێوە نین. ئەو بوو ڕێگریان کرد لە جوتیاران، بیری ئارتوازیەکانیان دەکوژاندەوە و هەڕەشەی ئەویان لە جوتیاران دەدا کە لێرە بمێنن سجنتانەکەین، زیندانیتانەکەین. واتە ئێمە وەکو زمانی ئەنفال و ڕژێمی بەعس ئەهاتە پێش چاومان، ئەو هەموو هەمەرە سەربازیە لە سەر زەویزارەکانی تۆبزاوە هەڕەشەیان لە خەڵکەدا کە لێرە بمێننەوە. ئیتر ئەوە بوو ئێمە چەند خۆپیشاندانێکمان کرد سەرەتا لە مانگی 3 و لە مانگی 4 و چەند گوتبوونەوەیەکمان ئەنجامدا لەسەر زەویزارەکانمان. ئەوە بوو پەیامەکەی ئێمە بۆ حکوومەت و بۆ دەسەڵاتداران، ئەوە بوو کە ئەم زەویانەی ئێمە لە چوارچێوەی مادەی 140 ئەبێ لە ڕووی قانونیەوە چارەسەری بۆ بدرێتەوە و خاوەندارێتی ئەم زەویانە بۆ ئێمە بگەڕێتەوە.
ئیتر ئەوە بوو هەنێ تەدەخولات کرا لەلایەن فراکسیۆنەکانەوە لەلایەن بەتایبەت حاجی هادی عامری ئەوانە کەمێ وەزعەکە هێور بوویەوە ئەمە لە مانگی 3 و 4 دواتر لە مانگی 6 سوپا هەڵوێستێکی خراپتری نواند بەرامبەرمان ئەوە بوو کە ڕێگیری کرد لەوەی دوورینە بکەین بۆ گەنموجۆیەکانمان ئیتر تەقەشیان کرد ڕێگریان کرد دەڕاستە و ئەوانەیان حجز و ئەوانە کرد ئەوە بوو ئێمە لەو ڕۆژەوە دەستمان کرد بە مانگرتنمان ڕاگەیان لەسەر جادای فڕۆکەخانەی کەرکووک مان ناشکێنین تا چارەسەرێکی قانونی و یاسایی بۆ کێشەکانمان نەدۆزرێتەوە ئیتر خۆشبەختانە چەند بڕیارێک دەرچوو لەو فترەی کەوا ئێمە مانگرتنمان ڕاگەیان تا بوو طبعاً ئەو مانگرتنە بە هەماهەنگی بوو لەگەڵ برایانی تورکمان لەم سنوورەی ئێمە تورکمان شیلەیە دەوروبەرمان ئیتر ئەوە بوو بڕیاری 29 دەرچوو کە بڕیاری 29 خۆی لە ساڵی 2012 دراوە لە ئەنجومەنی وەزیران بەڵام نەچووە بواری بەجێکردنەوە ئەو بوو بەڕێز هادی عامری تەکیدی کرد لەسەر ئەو بڕیارە کە بڕیارێکی کارایە ئەو بێجێ بکرێت بەڵام وەزارەتی دیفاع هەردانی نەنا بۆ نووسراوی هادی عامری کە سەرۆکی لیژنەی باڵای مادەی 140 بەڵێ تا ڕادەیەک وا بوو بەڵام دوای ئەوە پرۆژە یاسایەکی ترش لە ئەنجومەنی وەزیران پەسەند کرا تایبەت بە هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی مەجلیسە سەورە کە 9 بڕیارن کە بەپێی ئەو بۆ 9 بڕیارە 300,000 دوێنم زەوی ئیستیملاک کراون واتە هەم پرۆژە یاسایەک هەبوو بۆ هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی مەجلیسە سەورەوە هەم بڕیاری 29 چووە بواری جێبەجێکردنەوە لەو کاتەیە سوپای عێراق بە تایبەت لە سنووری تۆپزاوە یعنی ئەو ڕەفتارانەی سەرەتای کە بەرامبەرمانەوات ئەوەی نەما یعنی بەڕاستی یعنی لە دوایەوە دەستمان کرد بە دوورینەی گەن و جۆ و ئەوانە و هەروەها وەرزی گەنمەشا مشات ئەوەشمان چاند ڕێگریمان لێ نەکراوە لە سوپا بەڵام تا ئێستاش بە فەرمی شتەکان نەکراوە مەسەلەن بەڵێ دەست خۆش کاک ساتە کاک عەبدوڵڵا ئەوەی کە کراوە لە ماوەی ئەو زەمانەی کە کێشەی زەویزارتان هەبوو ئێوە بەتابەتی لەگەڵ سوپای عێراقیە بۆتان دروست بووە ئەو هەوڵانەی دراون هەوڵی شەخسین یعنی هەوڵێک نییە لە ڕێی یاساوە هەرچەندە نووسراو کراوە بەپێی ئەو مادانەی کە دانراوە بۆ چارەسەرکردنی کێشەی زەویزار بەڵام ئەوەی کە بەتایبەتی لە دوای ئەو خۆپشاندانەیەوە ئەو هەوڵانەی دراوە شەخسین بۆچی نەتوانراوە یعنی ڕێگایەکی باشتری قانونی لە چوارچێوەی مادەی 140 بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بۆ دۆزرێتەوە بۆچی ئیلا لە ڕێگەی شخصەوە بۆ نمونە وەزیرێک تەلەفۆن بۆ وەزیریە دەکا وەزیریە تەلەفۆن بۆ سەرۆک وەزیران دەکایە لە ڕێگەیەکی دیکەوە چارەسەرەکرێ بەڵام بۆ لە ڕێگەی قانونیەوە کە مادەی 140 دیاری کردووە ئەم کێشانە چارەسەر بکرێت سەڵاو لێەوە لە بینەرانی کەناڵی پەیام لە هەرکوێکن طبعا کێشەی زەویزار بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە یەکەم هەنگاو مادەی 140 بە ئیتیفاقی هەموو لایەنە سیاسیەکان کەوا بەرگەکانی هەمویان لەسەری متتەفق بن کەوا لە ڕێی ئەم مادەوە کێشەی زەویزارانی نەبەس کەرکووک هەموو کوردستان ناوچە دابڕێراوەکان کەوا چارەسەر بکرێ بۆ ئەوەی هەر جوتیاری مافی خۆی وەربگرێتەوە لە ڕێی ئەم مادەیەوە بەڵام بەداخەوە ئەم مادەیە کەوا لەو کاتۆی کەوا دەرچوو لە 2005-2007ەوە ئەو عەقلێتە شۆڤێنی کەوا لە بەغدا حکمی ئەکرد ئەوان ڕێگر بوون لە چارەسەرکردنی ئەم کێشەی زەویزاری لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بۆیە ئێمە هەر کاتێک کەوا نانهێش جوتیارەکان بەربوومی خۆیان زەویەکانیان بکێڵن ئێمە کە ئەم بڕیارە چارەسەر نەکرێ لە ڕێی حکوومەتی بەغا و حکوومەتی هەرێمەوە ناچار ئێمە پەنامان ئەبرد بۆ خەڵکە شەخسیەکان ینی بۆ لێپرساوەکان چی لە ڕێی ئێمە زەویزارەکان تابەن هی کورد و تورکمانە چی پەنابین بۆ ئەندام پەرلەمانە تورکمانەکان بۆ لێپرساوەکانیان و لێپرساوەکانی خۆمان وەکوی کورد لە هەموو فراکسیۆنەکان لە هەموو لایەنەکان بۆیە ئێمە داواکارین وەکو جوتیاران و ئیستا بە چاوی خۆمان ئەبین ئەم کێشانە چەند پەرە ئەسێنێ و کێشەی زەویزار چارەسەریش نەکراوە چارەسەر نەکراوە تا ئیستا وەکو شتی ڕسمیات
خۆی ئەبێ لە ڕێی مادەی 140 چارەسەر بکرایە هەموو ڕێوشێنی یاسایی بۆی دانراوە ئەگەر چارەسەر بکرایە ئێستا ئێمە ناگەیشت وەزی جوتیارانی هەرێمی کوردستان ناوچە دابڕێنراوەکان بە کورد و بە تورکمانەوە ناگەیشت بەم وەزعی وا ئیسەتیاین کەوا چەندێت ئەم کێشانە چارەسەر نەکرێ زیاتر بمێنێ کێشەی قوڵتر ئەبێ بۆ جوتیاران بۆ نمونە لە پاش 2007ەوە کەوا کاکساتیش باسی کردکەوە بەڵانسی هێز گۆڕا لە نانی حکوومەتی عێراقیەوە سەرباز هاتێ ئێرە ئەو کاتێ من دەسەڵاتی خۆمان کە محافظ و هەموو دەسەڵاتەکان زۆربەی و دەستی خۆمانەوە بوو کە چارەسەر نەکرا لە بەغا ڕێگریان لێ کرد و نمونەش زۆرە لە بەغا ڕێگرێک کێ ئەوانی ڕێگریان لێ کرد ئەو خەڵکە وا عەقلی بۆ گەنی شۆڤێنی کەوا بە قەرارەتی مەجلیسکا سەورە و قەرارەت لوجنە شوێنی شیمال بەو قەرارەتانە لەسەر ئەوانە هەر ڕێگریانە کرد لە چارەسەرکردنی ئەم کێشەیە وەکو حەنان فەتلاوی خۆتان بینین چەند جار لە تەلەڤیزیۆن دەرەچوو شانازی بەوەیە کردکەوە من 4 ساڵ نەمهێشت مادەی 140 چارەسەر بکرێم وەکو وتمان پاش گۆڕانی بەڵانسی هێز لە ناوچە دابڕێراوەکان زیاتر حکوومەتی عێراقی ئەو دەسەڵاتدارەکان زیاتر جەختیان ئەکرد لەسەر جوتیاران بۆەوەی زەویەکانیان چۆل بکەن بەڵام کاتەڵان نەئەکرا عەفوەن نەئەکرا پێش 2007 کە وەکو تۆ باست کرد هەموو دەسەڵاتێک لە لای کورد بوو ئەکرا چی بکرێ بۆ ئەو کاتە چارەسەر بکرێ یا بۆ نمونە تۆ ئەڵێی کۆمەڵێک خەڵکی شۆڤێنی بە عەقڵی شۆڤێنی لە بەغا ڕێگریان کردووە لە جێبەجێکردنی بورگەکانی مادەی 140 بەڵام ئەی بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی کورد لە بەغا لەو ماوەی 14 ساڵە کە دەسەڵاتی ڕەهایان هەبوو لەم منتیقەیە نەیانتوانی هەنگاو بە ئاڕاستەی چارەسەرکردنی ئەو کێشانە بنێن کە ئەمڕۆ بەرۆکی جوتیارانی کوردی گرتووە خۆی لە پاش 2023 کە حکوومەتی عێراق ڕوخا نظامی پێش ڕوخا ئێمەی کورد ئێمە دەسەڵاتدارانی کورد حکوومەتی عێراقمان بنیات نارەوە هەر کێشەیەک لە بەغا هەبوو هاتن لە لای کورد ئەبێ چارەسەر بکرایە بەبێ بڕیاری دەسەڵاتدارانی کورد لە پسەوانی کورد کێشەکان چارەسەر ناکرا بینین ئەو کاتە حکوومەتی عێراقی چەند خۆیان زەعیفون ئێمە بە هاوکاری ئێمە بە دەسەڵاتدارانی ئێمە بە لێپرساوەکانمان حکوومەتی عێراقی نوێیان بنیاد نارەوە ئەو کاتە ئەتوانستن چارەسەری ئەم کێشەیە بکەن بەسیترین کێشە بوو برگەکانی زۆر دیارە گشتیان متفق بن لەسەری لەسباب هەنێ بەرگە هەیە وەلەو هەنێ وڵاتی ئەقلیمی تەداخلیانە کرد لەسەرەوەینەوە کەرکوب گەڕێت سەر هەرێمی کوردستان ئەقلها ئەوەش نەبوایە ئەتوانستن کێشەی زەویزارەکان چارەسەر بکەن کە کێشەی زەویزارەکان چارەسەر نەکرا مایەوە کێشەکان قوڵتر بوون کێشەکان زیاتر بوون لەبەرەوەی ئەو وەڵی هەنی کەنەوانێت دێن سەر زەویزارەکانمان ئێمە پیانێن برە بەس برامان نین لەبەرەوەی سوور ئەزان ئەمە خاکی خۆیان نییە سوور ئەزان ئەمە خاکی منە تاپۆی با و باپیری منە هی ئابا ئازادی منە دێ لەسەر زەویەکەی من عەقدەکە بە هانایەوەی کەوا حکوومەتی عێراقی داوێتی بە من باشە تۆ ئەگەر مسلمانی چۆن ئەتوانی لێرە لەسەر ئەم خاکی خۆت نییە بە بڕیارێکی شۆڤێنی حکوومەتی عێراقی دێی لەسەر خاکەکە لە من زەوتەکەی و دێی لەسەری چۆن ئەگەر تو مسلمانی چۆن نوێژەکەی چۆن ئەچی بۆ حاج چۆن خۆت بە مسلمان لەزانی بۆیە ئەبوایە کێشەکان چارەسەر بکرایە لە ڕێی دەسەڵاتدارانی خۆمانەوە زۆر دەستخۆش کاکە بڵە دەستخۆش کاکێ من ئەم قاعانەی کە ئێمە لێن ئەم هۆڵانە هۆڵی ئەنفالێک وەکو لە پێشەکەکە باسم کرد وێزگەی کۆکردنەوەی هاوڵاتیانی کورد بووە بەرەو خواروی عێراق ئەم زەوی ئەم هۆڵانە هەم کێشەی لەسرە و لە ماوەی هەفتەی ڕابردوو لە ماوەی ئەم مانگەدا دانیشتوانی خەڵکی گوندی تۆبزاوە ڕوبەڕووی سوپای عێراقی بوونەوە بۆی کە ڕێگە نەدرێ ئەم هۆڵانە جارێکی تر بەسەر بازگە بکرێ بۆچی نەتوانراوە چارەسەری ئەم هۆڵانە بکرێ هیچ نەبێ ئەو کاتێک کە بڕیار درامانۆمێن دروست بکرێ ئەو کاتە بڕیار درا ئەمە بکرێ بە یعنی وەکو خەڵکی تۆبزاوە باسی کرد داوایان کرد بکرێ بە یعنی شوێنێک بۆ ئەوەی خەڵک هەمووی بزانێت کە ئەمە وێزگەیەک بۆ خەڵکی تیا جینۆساید کراوە لەم ناوچێ دەست خۆش زۆر سپاس بۆم دەرفەتە طبعاً بابەتی سەربازگەی تۆبزاوە یەکێکە لەو بابەتە گرنگوەستیارانەی کە بەداخەوە لە دوای ساڵی 2023ەوە
دەسەڵاتی کوردی و حکوومەتی هەرێم پراوێزی خستووە. ینی ئێمە لە ساڵی 2023 و لەگەڵ پرۆسی ئازادیە داوامان کرد ئەم سەربازگەیە کە شوێنی ئەنفال کراوان بۆ وێزگەی یەکەمی کۆکردنەوەی ئەنفال کراوان بۆ کە لە گوند و لادەکان دەستگیر کراون هێنراونەتە ئێرە و لە کۆی هەشت قۆناغی ئەنفالە جگە لە قۆناغی هەشکە ناوچەی بادینانی کردوێتەوە هەر حەوت قۆناغەکەی تێر لە یەکەوە تا حەوت کە خەڵک دەستگیر کراوە هێنراوەتە ئێرە داوامان کردووە بکرێتە مۆنومنت. بەڵام بەداخەوە ئەگەڕینەوە بۆ ئەوەی یەکێک لە کێشە هەرە گەورەکان ئەوەیە لەلایەن دەسەڵاتدارانی کورد و حکوومەتی هەرێم و وەزارەتی شەهیدان هیچ کات استراتیژیەتێک بۆ پرسی جینۆساید نەبوو بە شێوەیەکی گشتی. ینی بابەتەکان ئەوەندەی بە شێوەیەکی سەدحی لیان ڕوانی ئەوەندە بە شێوەیەکی وردەکاریانە نەچوونەتە سەر چکن ئێمە جگە لە سەربازگای تۆزاوە مەرکەز شەبابەکەی تکریتمان هەیە قەڵای نزارکیەمان ینی قەڵای نوگرە سلمان ینی کورد دەبوو لە پرسی جینۆسایدا ینی ئێستا خاوەن ینی قەڵای نوگرە سلمانشی بکردایەتە منومێن وزارەتی شەیدان ستافی هەبووە لێوێ باشە چکم لە دوای تۆبزاوە گەورەترین تاوانەکان لێوە چووە بواری جێبەجێکردنەوە لە قەڵای نوگرە سلمان. بەڵام بەداخەوە یعنی دەسەڵاتی کوردی نەک لە پرسی تۆدا لە هەموو کەیسەکانی جوزەکە کەم تەرخەم بووە و ئەوەیشی تا ئێستا کراوە هەوڵی ئەفراد بووە هەوڵی تاکە کەسی بووە هەوڵی ڕێکخراوەکان بووە هەر کارێک لە کەیسی جینۆسایدا لە ڕووی ناساندنی و بەرەو پێشچوونی و ناساندنی بە جیهانی دەرەوە ئەم کارانە هەوڵی نووسەران چالاکوانان ڕێکخراوەکان بووە گەرنا حکوومەت تەنها ڕەنگە لە بواری دابینکردنی موچە و بڕینەوەی هەندێک ئیمتیازاتی مادی کە ئەوش بە پێی پێویست نەبووە هەندێک جار ڕێگریش لە نووسەرانی بواری جینۆسایدی لەوەی شکارەکانی من یەک شتت پێ دەڵێم لە ماوەی لە بستویەکەوە پرسی سەربازگەی تۆبزاوە لایەن سوپای عێراقەوە سەری هەڵداوەتەوە جارێتر ئەوێ ئەم سەربازگەیە بکاتەوە با بڵێ بە بنکەی لیوا و فیرقەی سوپای عێراق لەو کاتەوە تا ئێستا کە ئەم قەزیە هەیە وەک چالاگوان و نووسەران زیاتر لە حەوت بۆش بەیاننامەمان دەرکردەوە لە دەرگای چەندین لایەنمان داوە. بەڵام تا ئەم چرکە ساتە وەزارەتی شەیدان بە یەک وشەیەکیش هەڵوێستی خۆی دەرنەبڕیوە لەسەر بڵێ من ناڕازیم نەوەزە لەسەروی ئەوەشەوە لە ساڵی رابردووە وەزیری شەیدان لە چاوپێکەوتنی یەکێک لە کەناڵەکانە ئەڵێ بۆ کورد 14 ساڵە قسە ناکە ئێستاکە کە بەدەست عێراقەوەی ناوچەکە ئەنجاکە پرسی سەربازگەی تۆبزاوە ئەمە نیشانەوەیەکە کە وەزیریش بیاگای لەبەرەوەی ئێمە لە 2023 داواکەین و پێشتریش 2012 کە ڕوفاتەکان لێرە هەشتاوێک ڕوفات لێرە نێژراوە ئەو کاتەش باس کراوە پێشتریش ئەو تەرحەچووەتە ئەنجومەن ساڵانەش لێرە یادی ئەو تەرحە پێشتری لە ساڵانی 2012 و 13 چووەتە ئەنجومەنی وەزیرانی هەرێم. بەڵام بابەتەکان ئیتر قەیرانی ئابووری هاتەتە پێشەوە شەڕی داعش هاتە بێ هەنگاوی تری بەخۆیەوە نەبینیوە. بەڵام ئێمە یەک کێشەیەکمان هەیە ئەگەر دەسەڵاتی کوردیش ئەوە کەم تەرخەمە کێشەمان لەگەڵ ئەو عەقڵیەتەیە کە حکومڕانی عێراقەکە ینی عەقڵیەتێکە تا ئێستا ڕەنگە لە ڕووکەشی میدیایی یا باسی هەڵەبجە و باسی ئەنفال و ئەمانەکە بەڵام لە کرداریدا لە ڕووی قەرەبۆکردنەوەی مادی و معنەویە ئەم دەسەڵاتە ئامادە نییەدان بەم پرۆسە بە تاوانەکانی جینۆسایدی کوردابنا و هەمان عەقڵیەتی پێشووە بەشێکشی ڕەبتە بۆیە کە ئەم دەسەڵاتە لە بەرەوەی لە 2023 دەوڵەت وەک قەوارە هەڵنەوەشایەوە ڕژێم هەڵوەشایە و ڕژێمی بۆیە ئەم دەسەڵاتە ئەم دەوڵەتە وەریسی دەوڵەتی خۆی عێراقە ناوێت تەبعاتی قانونی و تەبعاتی مرۆیی لەسەر کەیسەکانی جینۆسایدی کورد بکەوێتە سەری بۆیە گرنگی پێنادە. ینی تۆ یەک لە کارە ساتەکان ئەوەیە لە دۆسەی ئەنفالە بڕیار درراوە بە قەرەبکردنەوەی مادی کە سوکاری ئەنفالکراون بەڵام حکوومەتی عێراق لێ بە پێشتر من باسی ساڵانی 2009 کەڵم بە لێ دەبێ ئەو قەرەبکردنەوە لە پشکی لە 17 هەرێم ئەو کاتە بدرێت. یعنی تۆ تاوانەکەت بەرامبەرم کردو تۆ دەبێت قەرەبوو بکەیتەوە لێ بڕۆ لە پشکی خۆت قەرەبووی کردەوە. بەڵام کاکێ من لێرە پێم وابێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کاتە کاکنێچیر هاتۆتە ئێرە و بڕیاری مۆنومنت دراوە لێرە ئەو ڕوفاتانەی کە لێرەشن هەرچەندە زانیاریەکان لای ئێوە زیاترن بەوەی کە ئەمانە ینی ڕوفاتی ئەنفال کراوان نین. بەڵام بۆچی ئەو کاتە کە بڕیاری مۆنومنتیش دراوە لەو ماوەیە کە دەسەڵاتی کوردیە بۆ نەتوانرا خۆی بە خاوەنی ئەم هۆڵانە بکاتاکو ئێستا ئاوها هەوڵ نەدرێ بکرێتەوە بە سەربازگە. بڕیا ئەو کاتەیە مانکی نۆی 2013 بوو کە هاتە ئێرەوە لێرە لە سەرۆکی حکوومەت لە وتارەکەی باسیەوەی کرد کە دەبێ ئەم شوێنە بکرێتە منوێن. بەڵام بەداخەوە هەم قەیرانی ئابووری هاتە ئارەوە هەم مەسلەی شەڕی داعش هاتە ئەم ناوچەیە ئەوە کوچم حکوومەتی کەیسەکەی بەجددی
ینی زۆر جدیات نەبوو لەسەر بابەتەکە یعنی ئەوەی بەوردەکاریانە ئەو بڕاتە ناو پرۆسەکە بۆی ئەمە دواکە و دواتریش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری بەسەرهات ئەمە یەکێک بوو لەو کێشانە بەڵام ئەمە ناکاتە پاساوی ئەوەی کە تۆ مەسەن تۆ لە ماوەی دوسێ هەفتەی ڕابردوو کە سوپا هات و ئێرەی داگیر کردو ئەگەرکی حکوومەتی هەرێمەوە بە پەلەوە ڤدێک بنێرێتە بەغا چۆن وەڤدێکە نێرێ بۆ موچە و بودجە و مەسلەینەوە داوە ڤدێکیش بنێرێ بۆ بەغا لەگەڵ وەزارەتی بەرگری لەگەڵ دەسەڵاتدارانی عێراقا دانیشێت و گفتوگۆکە وڵێ ئێمە ئەگەر لەم مەرحەلەیەش نەکرێتە منەوێن بەڵام ئێمە لەم قۆناغەیە ڕازینین ئەمە بکرێتەوە بەسەر بازگە لەبەرەوەی پێشتریش ئاماژە پێکردو ئەم شوێنە ئەم بڕیاری سوپای عێراق پێچەوانەی دوو بڕیارە یەک بڕیاری دادگای باڵای تاوانەکان لە کەیسی ئەنفال کە بڕیاری قەرەبووی مادی و معنەوی ینی کە سوکاری قوربانیانی دا و پاراستنی شوێنەوارەکانی تاوان بەشێکە لە چوارچێوەی قەرەبووی معنەوی دوو ئەوەی برادرانیش باسییان کرد بڕیاری ژمارە 30 ساڵی 2012 کە تایبەتە بەوەی بە زەوی زارەکان ئستیملاکەکان لەبەرەوەی ئەم زەوی ئەم شوێنە پێشتر مڵکی جوتیاری کورد بووە دواتر بە بڕیاری مەزقیاری سەورە لیان سندرا و کراوەتە مڵکی وزارەتەکانی دەوڵەت پرۆژه ینی ئەم بڕیارە لە 2012 دەچۆ دوو مانگ پێش ئەنجومەنی وەزیران پرۆژه یاساکەی پەسەند کردو نادێتی بۆ پەرلەمان بۆی پەسەند کرێ و زەویەکان بگەڕێتەوە بۆ خاوەنی باشە چۆن سوپای عێراق دێ پێچەوانەی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران کارەکە کە پێش دوو مانگ دەرچووە دوایم ناوبڕە دێنەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای ناوبڕێ دێنەوە لاتان. بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوتان لەبێت هاتینەوە لاتان. کاک ساتە باستان کرد پێشتر ئێستا دڵنیان ئێوە سوپای عێراقی لێرە کشایەوە لەوێ خۆپشاندانتان لە ماڵی ڕابردوو کۆتایی پێهێنا ئێستا دڵنیان جارێکی تر ئەو کیشتانەتان نایەتەوە پێش گەیشتون بەچی ئایا ئێوە کێشەی ئەم قاعانەتان چارەسەر کردووە بەوەی کە سوپای عێراقی نایەتە سەرتان کێشەی زەویزارەکانتان وەکو پێشتر پرسیارم کرد ئێوە ئاسایی ئەتوانن لە وەرزی کێڵان بتوانن بە ئازادی زەویەکانتان بکێڵن؟ بڵێ وەڵاهی ئەوەی ڕاستی بە هیچ زەمانەتێک نییە لەبەر و هیچ شتێ بە فەرمی نەکراوە بە سەبارەت بە زەویزارەکان ئەو پرۆژە یاسایی کەوا پەسەند کراوە لە ئەنجومەنی وەزیران چووەتە پەرلەمانەوە جارێ دەنگ لەسەری نەدراوە وەلو ئێمە وەکو جوتیاران تێبینی زۆرمان لەسەر و پرۆژە یاسا هەیە تێبینیەکان کۆمەڵێ فلتەری داناوە بە 5 فلتەرە ئەبێت تێبپەڕێ اینجا ئەو زەویە بگەڕێتەوە بۆ خاونەکەی ئەوە ئەگەر بمانەوە قسە بکەین لەسەر ئەو پرۆژە یاسایە بەرنامەیە تایبەتێوێ چکن بەڕاستی من وان نایبینیم ئەو پرۆژە یاسایە بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسکا سەورە بێ وەکەوە بڵێ هەماوارکردنەوەی بڕیارەکانی مەجلیسکا چەند دوێنم زەویە لە چوارچێوەی ئەو یاسای 300,000 دوێنم زەوی هی کورد و تورکمانە لە سەرتاسەری کەرکووک هەر لە دووسخورماتەوە تا سەرگەڕان 300,000 دوێنم زەوی ئستیملاک کراوە ئێستا پرۆژە یاسایەک هەیە کە پەسەند کراوە لە ئەنجومەنی وەزیران هیچ لە بەرژەوەندی ئێمە نیە پێم وایە لە 100 ئەو زەویانە ناگەڕێنێتەوە ئێمە چەندین جار قسەمان کردووە لەسەر ئەو پرۆژە یاسایە ئەو پرۆژە یاسا نییە کارەساتە چونکن بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکان مەجلیسکا سەورە نابێ ئەوە نەفلتەدان برێ واتەیەوە هەر مەترسیتان هەیە ئەگەر ئەوەش دەرچێر لە بەرژەوەندی ڕاستی ئێمە مەتەرسیمان لە هەموو ڕوویەکەوەیە مەترسی ئەوەمان هەیە تا ئێستا لە ڕووی قانونەوە هیچ نەکراوە بۆی هەیە بەیانی سوپا هەڵکوتێتە سەرمان و دەربەدەرمان بکە ئەی سوپا چۆن کشایەوە خۆ کۆنکرێتیان هێنا سیاجیان لەم نەتیجەی خۆپیشاندانی خەڵکی تۆبزاوە بوو نەتیجەی نووسەران و چالاکوانی باری جینۆساید بوو فشار خرایە سەر هەر 5 فراکسیۆنەکەی کوردستانیەکانی پەرلەمانی عێراق ئەو یادداشتێکیان نووسیوە داوایان کردو لە سەرۆکی پەرلەمان و ڕئیس وزەرای عێراق کە ئەو هەسوکەوتانەی سوپای عێراق ڕابگیر لێ دیارە ڕاگیراوە ئەوش هەر کاتیە چکن تا ئێمە ئەسلی کێشەکان کوێیە زەویزارەکانە بە قەراری مەجلیسکا سەورە استیملاکرا تا ئەو زەویزارانە نەگەڕێتەوە لە ڕووی قانونەوە بڕیارەکەی مەجلیسکا سەرە هەڵنەوەشێتەوە ئێمە کێشەکان بەردەوامە ئەمە یەک دووەم بەنسبەت ئەم سەربازگەیە تا بڕیاری فەرمی لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرنەچێ کە بکرێ بە مۆنومنت ئەم کێشەیە هەر بەردەوامە ئەوەی هەیە ئێستا هەمووی کاتیە ئەگەر هەیە لە هەر کات و ساتێک سەر هەڵداتەوە
دەستخۆش کاک سادە. کاک عەبدوڵڵا لە ماوەی ڕابردوودا ئێوە جگە لەوەی کە وەکو تۆ باست کرد عەقڵێتێکی شۆڤێنی لە بەغا هەیە مامەڵە لەگەڵ جوتیارانی کورد لەگەڵ کەرکووکەکە. لە ماوەی ڕابردوودا ئێوە زۆر داواکاریتان هەبوو لە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ نەبێ وەکو کاکێ منیش باسی کرد وەفدێک لە جیاتیەوەی بچێ بۆ کێشەی موچە و بوجەکە قوتی خەڵکە بۆ کێشەی زەویزارەکان بۆ کێشەی ئەم هۆڵانە بۆ کێشەی جوتیارانی کورد کە لە ماوەی ڕابردوودا ئێوە خۆپیشاندانتان ئەنجامدا بۆچی نەتوانراوە ئەمە بکرێت کە ئێوە زۆر داواکاریتان هەبوو لێیان؟ وەڵی حەزەکەم پێشەوەی یەک مختصرێک لەسەر دروستکردنی ئەم سەربازگەیە. ئەم سەربازگەیە لە 1970 دروسترا لە مانگی 4 بڕیاری درا لەسەری. ئەمە کرا بۆ مەرکەز تەدریب بالئیجمالی بۆ قیادە جەیش شعبی. ئەمە سەربازگەی هین عسکەری نەبوو بۆ جەیش شعبی بوو. ئەو جا عەقیدەکەی عەقید ئامرەکەی عەقید ناتق نوری صالح بوو خەڵکی سامەڕا بوو. ئەو خەڵکە بەعسیەکان ڕەفیق حیزبیەکان ئەهاتن لێرە تەدریبیانە کرد. ئەو خەڵکەی وا سەر بە ڕژێمی بەعس بوون ئەوان ئەهاتن لێرە تەدریبیانە کرد بۆ وەکو چۆن ئێستا با بڵێن نمونە وەکو بەراوردی دیکرد وەکو چۆن حەشتی شعبی هەیە و سەرباز هەیە ئەو کاتە جێی شعبی هەبوو سەرباز هەبوو. ئێمە ئەم سەربازگەیە بۆیە لێرە تەدریب بکرا و پاشەوە کەوا بەکارهێنرا بۆ کۆکردنەوەی کەسوکاری ئێمە ئەنفالکراوەکان لە پاش شەڕی کۆتایی شەڕی عێراق و ئێران لە 1970 وەکو کاک هێمن باسی کرد هەمووی قۆناغی ئەنفالەکان لەیەکەوە حتا حەوت هەمووی کۆ ئەکرانەوە کەسوکار خوشک و برا و دایک و باوک و مناڵی ئێمە هاتن لێرە کۆکرانەوە ئەنێردران بۆ بیابانەکانی نوگرە سەلمان سەحراکانی جنوب و بۆ قەڵای نوگرە سەلمان لەوێ زندەوە چاڵەکران. ئێمە زۆر داواکاریمان هەبوو لە بەرپرسانی خۆمان بۆی ئێرە بکرێ بە مۆنومنت. ئەوە وەکو کاکێ من باسی کرد چەندین راپۆرت چەندی داواکاری لە ڕێی ئەو کۆمەڵەوە بەرز کراوەتەوە بۆ لە پرساوانی خۆمان بە وەزارەتی شەهیدان. وەزارەتی شەهیدانی خۆمان ئەو کاتێک بەس کاک ئارام کەوا وەزیری شەهیدان بوو کەمێک هات بۆ ئێرە هەنی نووسراوی کرد ئەو ئەلەساس بیکەن بەشتی ڕسمی لێرە. ئێمەش داواکاری ئێمە خەڵکی ئێمە و خەڵکی جەماعەتی کۆمەڵی جینۆسایدۆمانە کەوا بکرێ بە شتی ڕسمیات نە بەس لە ڕێی هەرێمی کوردستانەوە لە ڕێی حکوومەتی عێراقیەوە چۆن ئێستا ئەلان بڕیارێکی وا بزانم کەوا لە بەسرا بۆ ئینتیفاضی شعبانی مۆنومنتەکەن و لە نەجەف ئەیکەن و احتیمال بۆ شوێنی ئیسپایکەرش بیکەن. ئێمە ئەبێ وەکو چۆن مۆنومنتی لە هەڵەبجە کرا بۆ قوربانیانی چەکی کیمیاوی ئەبێ وەکو بۆ قوربانیانی ئەنفال کراوەکانش ئەبێ شوێن ئەم شوێنێت کە تۆبزاوە سەربازگێ تۆبزاوە شاید حاڵی کۆمەڵکوژی گەلی کوردە کۆمەڵکوژی قڕکردنی گەلی کوردە جینۆسایدی سایدی گەلی کوردە ئەبێ ئێرە بکرێت بۆ مۆنومنتێک. بەس بەداخەوە تا ئێستا هەوڵەکانمان تا ئێستا نەگەیشت بە ئەنجام و داواکاری لە پرساوەکانی خۆمان لە هەموو مەسوولەکان لە هەموو وزارەتەکان ئەبێ لە ڕێی حکوومەتی هەرێمەوە نە لە ڕێی لایەن هەر لایەن و سیاسی. بۆ لە ماوەی ڕابردوودا دەسەڵاتی کوردی لێرە ڕەها بوو نەکرا ئێستا کرێ دەسەڵاتی کورد لێرە ڕەها بوو نەکرا. ئێمە گلەیمان زۆر هەیە نە بەس لە زۆر شتی تر هەبوو لێرە وایە بکرێ بە تایبەتی لە ناوچە دابڕێراوەکان بە تایبەتی لە ناوچە دابڕێناکەوە چ کێشەی زەویزار کێشەی مڵکدارێتی کێشەی ئەم ئەنفال کراوەکان کێشەی زۆر کێشەی تر هەیە ئەبایە دەسەڵدارێنی خۆمان ئەنجامیان بدایە بۆی هەر لە ڕێی ئیدارەدانی ناوچەکان شارەکان بە تایبەتی کەرکووک کەوا ڕەمزی هەموو ناوچە دابڕێنراوەکانە خۆمەک بەس کەرکووک نییە لە خانەقینەوە تا سەنجار تا بەدەوجەستانەوەمانە هەمووی ناوچە دابڕێنراوەکانن بەس کەرکووک کەوا شارێکی گەورە و هەموو کەوا هەنێ لایەنە سیاسەکانە لێن قودسی کوردستانەوە هەنێ کە لێن دڵی کوردستانە ئەی کوا دڵەکەمان کوا قوسەکەمان بووە ئێستا بەم شێوەیە ئەبین حکوومەتی عێراقی هەبوو عەقلێتی شۆڤنیی کۆن بەو قەراراتێک کەوا سەدام ڕاستە ڕۆیشتووە بەس قەرارەتەکانی تا ئێستا پێی یعنی قەرارەتەکانی جێبەجێ ئەکرێ هیچی لەغوو نەبۆتەوە. دەست خۆش کابڵە کاکێ من لە ماوەی ڕابردوودا نەتوانرا ئەم هۆڵانە چاک بکرێ و بکرێ بە مۆنومنت و ئەو ڕووفاتانەی کە لێرن بە شێوەیەکی جوانتر مۆنومنتی لێ دروست بکرێ و ساڵانە لێرە گرنگی بەم شوێنە بدرێت لەبەر ئەوەی وەکو باسان کرد وێزگەی گواستنەوەی خەڵکی کورد بووە بۆ زیندە بە چاڵکردن.
کە نەتوانراوە بکرێ ئێستا سوپای عێراقی و چاوەڕانی چی ئەکرێ لە حکوومەتی عێراقی بتوانێت داواکاری تۆ جێبەجێ بکا بەوەی کە مۆنومێنت بکرێ لە کاتێکا حکوومەتی هەرێمی کوردستان و کوتۆ باست کرد تاکو ئێستا بە بەیان نامەیەکیش ناڕزای دەرنەبڕیەوە بەوەی کە لەم شوێنە سوپای عێراقی هاتووە سیاجی دروست کردووە بۆی ئەم هۆڵانە داگیر بکات لە کاتێکا کە ناو ئەم هۆڵانە ماڵی تایەوە زەویەکەی مڵکی کووردە. دەستخۆش ینی من ینی ئەوە لێگلای بۆتەوە کە حکوومەتی هەرێم وزارەتی شەیدان لە کەیسی سەربازگەی تۆپزاوایە تەواو کەمتەرخەم و بێدەنگ بوونە. من پێشتری ژوتم لە عێراق کێشەمان لەگەڵ عقلیەتە ینی ئێمە لە ساڵی 2012 ڕەنگە لە پرسیارەکەش دەرچم بڕیاری ژمارە 29 دەرچوو بۆ هەڵوەشانەوەی گرێبەستی زەویە کشت و کاڵەکان کە لە کورد سەنراوەتەوە دراوە بە عەرەبی هاوردە. لە ساڵی 2013 بڕیارەکە چێتە وەزارەتی داد لەوێ کەسێک کە بەڕێوبەری بەشی یاسایی وەزارەتە بڕیارەکە ڕاگرێ ئەڵێ ئەمە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران نییە ئەمە دەسەڵاتی پەرلەمانە ئەم بڕیارە بدا نایلێ بڕیارەکە بڕاتە جێبەجێکردنەوە و ئەو یەکێک بوو لە هۆکارە سەرەکیەکان کە تا ئێستا ئەو بڕیاری ژمارە 29 نەچۆتە باجێورە. ئەو کەسێکیە حەنان منظر نسەیف جاسم باوکی لە ساڵی 1970 تا 94 پارێزگاری کەرکووک بووە لە کاتی بەعسە. ئێستش کچەکەی تاکوم 2 ساڵی پێش ئێستەیش لەو وەزارەتە داوامی کردووە و بەڕێوبەری باشی یاسایی بووە زۆر بە ئاسانی توانیوەتی هەموو بڕیارێک کە لە بەرژەوەندی جوتیاران و کێشەی کەرکووک و ناوچە دابراوەکان بێ وەزیری دادە و کاتێکی باشە وەزیری ئەو کاتی شەر کورد بووە باشە پێشتر خەڵکی تر بووە ینی ئەم حەنام سەیف جاسم لە 2007ەوە گە هەڵ نەبم تا 21 لەو پۆستەیە بووە دواتریش ئێستا کراوە بە ئەندامی ئەنجومەنی شورای دەوڵەت. ینی ئێمە کێشەمان لەگەڵ ئەم عقلیەتە هەیە کە لە عێراق هەیە. دوو هەفتە بۆ 3 هەفتە پێش ئێستا ئەنجومەنی وەزیرانی عێراق خۆی تاوتوێی پرسی دروستکردنی منۆمنتێکی کراوە لە باشووری عێراق بۆ قوربانیانی ڕاپەڕینی شعبانیە باشە. ئێمە لە سەربازگەی تۆپزاوە جگە لە دۆسێ ئەنفال ئێمە لە ڕاپەڕینی لە پێش ڕاپەڕینی نەوتوێکیش لێرە ڕژبگی ینی بە فەرماندەی تاوانبار علی حەسەن مەجید لە گەڕەکە کوردیەکان ڕەشبگیری کراوە نێزگەی 40 بۆ 50,000 گەنج و پیا و پیر دەستگیر کراون لەم سەربازگەیە ماونەت 6 مانگ بۆ 7 مانگ زینداری کراون باشە بە هەمان شێوە کەواتە تۆ ئەگەر کەیسەکە ئەنفالیش نەبێ بۆ قوربانیانی ڕاپەڕینی شعبانیە منەوێن بەڕەوە ئابینی بەڵام بۆ باڵێن کەرکووک و قوربانیانی کورد ئەمە بەڕەوانە بینی ئەمە گەڕێتەوە بۆ عقلێتە ئەوەی چی کراوە بەداخەوە ینی وەک پێشتری ژوتم ئەوەی کرابێ هەوڵی فەردیە ئێمە بۆ خۆما وەک نووسەران و چالاکوانوانە زیاتر لە 7 بەیان نامە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە دەرمان کردە بە زمانی کوردی و عەرەبی دوایین هەوڵمان ئێمە نامەیەک بۆ ڕاستەوخۆ بۆ سەرۆکوەزیرانی عێراق نردومانەوە بە سوپاس شەوەڵێم دکتۆر خالید نامەکەمانی گەیاندۆتە دەسی و بەڵێنی ئەوەی داوە ئیجراعات بکات لەگەڵ بەدەنگی داواکەمان بێتەوە ئیجراعاتی ئیداری و یاسایی لەگەڵ بکات جیا لەوەش ئێمە لە هەفتەی پێشوە یاداشتێکی وردەکاریمان نرد بۆ بلاستخار نێردەی یۆنامی لە عێراق کە ئەوانیش بێنە سەر هێڵ و نێردەی یۆنامیش یەکێکە لەو لایەنانەی کە بەرپرسە لە پاراستنی ئەو شوێنانی کە تاوانی جینۆسایدی تیاکراوە بۆیە یاداشتێکمانش ئاراستەی نێردەی یۆنامی کردووە داوامان کردو ئەوانیش بێنە سەر هێڵ بەڵام من ئەمە ئاماژە بۆکەم ئەوەی تا ئێستا بەرگری لە سەربازگەی تۆپزاوە ئەم بینایە کردووە بە دەرەجەیەک خەڵکی تۆپزاوە خۆی بوونە بە دەرەجە دووش ئەمە نەڵێم بێژەیە ئەوە ڕێکخراوەکان و نووسەران و چالاگوانان بووە بەڕاستی دەسەڵاتی کوردی کەمتەرخەم بووە و ئەوەیشی لە هەفتەی پێشوو کە لە 16 ئۆکتۆبەرا بینیمان بەڕاستی خەڵکی تۆپزاوە بە تەنها جێهێڵدرابوون یعنی دیمەنێکی زۆر کارە سادباری بوو ئەوەی لێرە بەرگری لەم شوێنە ئەکرد تەنها خەڵکی ئێرە بوو و دیمەنەکان من کە خۆم هاتمە ئێرە دیمەنەکان هیچی جیاواز نەبوو لەگەڵ ئەو دیمەنانی کە لە ساڵی 1970 لێرە ڕوویدا بوو. خۆش کاکێ من کاکساتە کاکێ من باسی کرد ئێوە لە 16 و 17 ئۆکتۆبەر لێرە ئێمە شاید حاڵی وەزعەکەی ئێوە بووین ئێوە تاکەی ئەتوانن بەرگری لەم شوێنە بکەن تاکەی ئەتوانن بەرگری لە مافی خۆتان بکەن کە داگیرکردنی جارێکی تری زەویزارەکانتانە کە زەویزاری کشت و کاڵیە لەگەڵ زەوی و هۆڵەکانی ئەنفال لە تۆپزاوە. بڵێ ئێمە وەکو جوتیاران و گوندنشینانی تۆپزاوە و گوندەکانی تر ئێمە ئەوەی بتوانین کە بەرگری لە خۆمان بکەن ینی ڕێگا مەدەنیەکانە خۆپیشاندانە مانگرتنە لەوانە زیاتر ئێمە
ڕێگای تر ناتوانین بگرینە بەر. ئێمە ئەوەی لەسەر ئێمەیە پەیامی خۆمانەگەرین بە دەسەڵاتدارانی کورد ئەوانەی کە نوێنەرایەتی ئێماکەن لە بەغدا، چکن ئێمە لە چوارچێوەی عێراقیکەین پێوتری عێراقی ئیتیحادی فیدرالی و نوێنەرمان هەیە لە بەغا، مەفروزە ئەوان بەرگری لە ئێمە بکەن بە پێی دستور و یاسا و قانون و ئەوانە. ئەگەر بگەڕێتەوە سەر یعنی عێراقی ئیتیحادی و ئەوانە نەبی و ئێمە بەشێ نەبین لە ئەو عێراقا ئەو کاتە لكل حادث حديث، بەڵام ئێستا ئێمە نوێنەرمان هەیە لە بەغا، ئەوان مەفروزە بەرگری لە ئێمە بکەن بە پێی دستور و قانون. ئەوەی ئێمە کردمان لە فترەی ڕابردوو خۆپیشاندان و مانگرتن و ئەوانە پەیامی خۆمان گەیاندە بەغا و ئیشش کرا لەسەری پەیامی سوپای عێراقی فیرقەی 11 لەم ناوچەیە کە دەسەڵاتی ئەم ناوچەیە بەدەستەوە ئێوە کێشەتان لەگەڵ ئەوان هەیە. پەیامیان چی بووە لە دوایی جێهێشتنی ئەم هۆڵانە لە هەفتەی ڕابردوو؟ ئەوان ئێمە بەڕاستی لە دوای وتویانە دێنەوە، ئەوان نەیان وتووە دێنەوە، ئەوان خۆی مەوزوعەکە چۆن بوو با ئەوە خەڵک ئەوەش بزانێ. ئەوە بوو لە 29 ئابوو ئەوانە بڕیار بوو قیادەی عملیات چۆل بکرێ، قیادەی عملیاتی ئێستا چۆل بکرێت تەسلیم بکرێتەوە بە پارتی. ئەوانش ویستیان قیادەی عملیات بێنە ناو فرقەی 11 کە لێرەوە تقریبا 3 کیلۆمەتر دوورە. فرقەی 11ش وتیان ئێمە لێمە جێمان سخڵەتە بێ دێنێ ئێرە. ئیتر ئەوە بوو ئەو بڕیارە کاتی خۆی لە 2 ئەیلول کە بڕیارە دەرچوو لە مەحکەمەی ئیتیحادیەوە وتیان ڕادەست ناکرێتەوە بارەگاکە ئیلا شعار ئاخر، ئەوان کشانەوە فرقەی 11. دواتر لە 12 ڕۆژ پێش ئێستا پێش ئەوە محکمە ئیتیحادی هەم داوەکەی وەسفی عادلی ڕەت کردەوە، واتە مەقەڕەکە تەسلیمە کرێتەوە، ئەوان دووبارە هاتنەوە. یعنی ئەوان ئێمە لەگە قاید فرقەکە قسەمان کردەوە بە وازی. بۆچی لێرە پەیوەندی بە بارەگایەکی حزبیەوە هەبێ؟ ینی لەولا بارەگای فەرماندەی هێز ئۆپراسیۆنەکانی کەرکووک دەربکرێت لێرە فشار من نازانم وتیان ئێمە ئەمرمان بۆ هاتووە قیادەی عملیات چۆڵکەین و ناچارین بۆ چۆ بڕۆین دێنێرە وتمان کاکە ئێمە بە هیچ شێوەیە ئێرە قبوڵ ناکەین بکرێتەوە بە سەربازگا لەبەر چەند هۆکارێ. یەکەم ئێرە شوێن کۆکردنەوەی ئەنفال و قڕکردنی کووردە، هەر ئێمە خاوند ئێرە ئەم سەربازگەین هەموو کورد خاوندی ئەم سەربازگەیە، ئەمە یەک. دووەم زەویەکەی کێشە لەسەرەوە کە موڵکی ئێمە بەنیازین لە داهاتوێکی نێزیک بۆمان بگەڕێتەوە. سێمیشیان لەناو خەڵکەکەیە. ئیتر ئێمە لەگە قایفەرکەکەی قسەمان کرد، ڤیدۆ شەیە و قسەمان کردووە لەگەل، یعنی ئاوا بوو مەوزوعەکان. مەوزوعەکە ئەوە بوو ئەوان جێوڕێیان نییە قیادەی عملیات تەسلیمەکەنەوە، قیادەی عملیات دێتە ناو فرقەی 11، فرقەی 11ش جێی سخڵەتە بێ و دێنە ئێرە. مەوزوعەکە ئاوا بوو. ئیتر ئاخر جار ئەوەی کە لێرە کشانەوە سەبە کۆنکرێتەکانی ڕۆیشت و ئەوانە وتیان کاکە ئێمە تەواو ناینەوە ئێرە، بەڵام هیچ زەمانەتی نییە، ئەمە عێراقە و یاسا سەروەر نییە و لە ڕووی قانونیۆش ئێمە تا ئیستا وەکو پێشتر ئاماژەمدا هیچ نەکراوە، نە زەویزارەکان گەڕاوەتەوە لە ڕووی قانونیەوە، نە بڕیاری مۆنومێنت دراوە، هیچی نەکراوە. ئیتر ئاهوایە مەوزعەکان. دەست خۆش کاک ساتە. کاک عەبدوڵڵا، چی مەترسیەک لەسەر جارێکی تر داگیرکردنەوەی ئەم شوێنانە هەیە؟ مەترسی هەیە سوپای عێراقی جارێتر بێتەوە لەبەرەوەی تاکو ئێستا ئەمە مڵکدارەکە یەکلایی نەبووەتەوە، تاکو ئێستا سوپای عێراقی بەهی خۆی ئەزانێ لەبەرەوەی کاتی خۆی بۆ جەیشی شعبی دروست کراوە، کاتی خۆی لێرە ینی ئێستەشی لەگەڵا بێ وەزارەتی بەرگری بەهی خۆی ئەزانێ. چی زەمانەتێک هەیە جارێکی تر ئێوە ڕوبەڕووی سوپای عێراقی نەبنەوە لەم هۆڵانە؟ وڵی هیچ زەمانێتێک نییە، لەبەرەوەی کێشەکان بە یاسایی چارەسەر نەکراون و ئێرەش سەربازی هیچ احتیمام نادە بە شێوە یاسایەکان، لەبەرەوەی ئەگەر بە یاسا بێ ئەو زەویانەی کێشە لەسەرن لە زمن مادی 140 نابێ هیچ پرۆژەیەک هیچ شتێکی لێ بکرێت تا کێشەکان یەکلایی نەکرێتەوە. کێشەکان چۆن یەکلای ئەکرێتەوە؟ ئەو پرۆژە یاسایی وا بۆ ئەنجومەنی نوێنەران ڕۆیشتووە بێ دەنگ لەسەری بدرێ، ئەو کاتە یەکلای ئەکرێتەوە. زەویەکان بۆ کێ ئەبێ بۆ ئەگرێتەوە بۆ کێە؟ بۆ وەزارەتەکان یان بۆ خەڵکە ڕەسەنەکەی خۆی. کێشەکان وزارەی دیفاع کە دێ بۆ ئەلی ئەم زەویانە هین خۆمانە بالفعل ئەم زەویانە هەنێکی دراوە بۆ وزای دیفاع 4200 دوێنم لەم منطقەیە، بەس ئێستا لەسەر وزای دیفاع نەماوە. بە بڕیارێکی وزارەی عەدل پێش ماوەیەک بەلیستە ئەو لە کتاب نووسراو کراوە بۆ تەسجیل عەقاری
لەسەر وزاری مالیە یعنی کە ئەبزەویەکان لەسەر وزاری مالی لەسەر وزاری دیفاع نەماوە بەس ئەوان ئەلین ئێرە سەربازگە بووە کە سەربازگە بوو بێت یعنی هی عایدی وزاری دیفاع ئێمە ئەگەر کێشەکان بە شێوەیەکی یاسایی چارەسەر نەکرێ ئێمە دڵنیانین کەوا جاریکە سەرباز نێتۆ بۆ ئێرە و ئێمەش کەوا وەکو کاکساتش باسی کرد ئێمە قاید فقە خۆی هاتێرە لێ من عەبدێکی مامورم ئێمە خۆمە لەگەڵ قسێمان کردە لەم شوێنی وا دانیشتینە فريق رخون معد بداي قائد فرقي يانزيه اللي من عبدي شي ماورم كاك برون لسروا بياساي للري اللي برسوا كان خوتان ام شي صار سر بكن اما امري عسكري من بودي برو بو فلاش برو بو فلاشن اما هيك ما بدسنيه فاما بويا باش خوب شاندانا كان للري كونتاك مان هو لقال هني برساني خومان ولا ري براستي دكتور خالد دوا للري كاكريبارو للري دكتور خالد دوا اوان كشكيان لەڕێگای هەر 5 فراکسیۆنە کورسانەکانەوە ئێمە کە بە یەکەوە لەوێ کاریان کرد ئێمە زۆر ئەو یەکگرتنی فراکسیۆنەکان لە بەغا لە ئەنجومەنی نوێنەران زۆر ئێمەی دڵخۆش کرد ئەگەر هەر کێشەیەکی لە ناوچە دابڕێراوەکان ئەوان بە یەکگرتی و لێ چارەسەری بکەن ئەتوانن زووتر کێشەکان چارەسەر بکەن دەنگیان جۆ لێ ئەگیری ئەگەر یەکگرتوو بن بەس ئەگەر هەر لایەنێک و بەتەنیا بچێ بۆ چارەسەرکردنی کێشەکان وەڵڵاهی لەوێ کێشەکان چارەسەر ناکرێن دەست خۆش کاکە زۆر سوپاس دەست خۆش کاکێ من وەکو کۆتا پەیام بە ماوەیەکی کورت چارەسەر چییە بۆ حەل یعنی ڕێگە چارەیەک بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەم ناوچەیە بە تایبەتی ئەو زەوەیە کە ئێمە لەسەری دانیشتوین کە هۆڵی ئەنفال کراوانی لێ چارەسەری بنەڕەتی ئەو پرۆژە یاسایەیە کە پێشی دوو مانگ ئەنجومەنی وەزیران پەسەندی کردو ناردێتی بە پەرلەمان بەڵام ئەوەش تێبینی لەسرە بە پێی هەندێک بڕگە و مادەی هەیە بەڕاستی لە بەرژەوەندی جوتیاران نییە کە خاوەنی ڕەسەنی زەویەکانن ئەمە بۆیە دەبێت بە پێی ئەوەی لە بڕگەکانی مادەی سەوچلاتەوە بە پێی ئەوە کارکرێەوە بە چارەسەری بنەڕەتیە دوو سەبارەت بە سەربازگەی تۆپزاوە دەبێت حکوومەتی عێراق ئەو عەقڵیەتی خۆی بگۆڕێ و بڕیار بدا لەسەرەوەی کە ئەم شوێنە بکرێتە مونومنت وە لە دەرەوەی ئەوەی چارەسەری تر دوو ڕێگە هەیە من پێشتریش پێشەوەی سوپا بکشێتەوە لێرە ئەومان باس کرد لەگەڵ برادرانە کە خاوەنی زەویەکان سکاڵا لەسەر وزارەتی بەرگری تۆمارکە کە ئەوێ ئەم شوێنە بکاتە سەربازگە و چارەسەری تر ئیش نییە لە پێشاگەرنا تەنها خۆپشاندان و مانگردن و داواکاریە بەڵام بە هیوام ئەمەی کە ڕوویدا کۆتاجار بێ و ئاسۆیەکی ڕوونیش هەیە بتوانین بەلانی کەمەوە ینی بۆ ئەم سەربازگەیە و ئەم شوێنەکە وێزگەی یەکەمی کۆکنەوەیان فالکراوان بۆ جایەکی تر مەترسی دووبارە سەربازکردنەوەی لەسەر نەبێت دەست خۆش کاکێ من کاک ساڵتە ئەگەر کۆتا پەیامت کەمتر لە خولەکێک کۆتا پەیامت وڵی تر پەیام من بۆ ئاراستەی سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکان ئەەکەم لە پەرلەمانی عێراق هیوادارم وەکو ئەوەی کە یەکدەنگ و یەک هەڵوێز بن لەبارەی ئەو خۆپیشاندانەکەی تۆپزاوە لە ئەم بۆ ئەوەی کە بکرێ بە سەربازگەی یەک هەڵوێز بن بە بەردەوامی ئەگە ئاوا یەک هەڵوێز بن لە ئاستی هەموو کێشەکان پێم وایە کێشەکانمان چارەسەرەکرێ ئەوە پەیامی منە بۆ فراکسیۆنەکە دەست خۆش کاکە بڵا کۆتا پەیامت وڵی ئەم پەیام بۆ هەموو لایەنە کوردستانەکان هەیە کە لە هەولێر و لە سلێمانیەوە هاتنە ئەم بەر پردیە و قەرە هەنجیر و ینی چەمچەمەڵەمانە ئەو کێشانی وا لەوێ هانە ئەو کێشانە لەوێ جێبیلن مێهێنە شوێنە ناوچە دابڕێراوەکان هیوادارین بە یەکگرتووی لە بەغا کار بکەن بۆی هەرچی کێشەیەکە لە ناوچە دابڕێراوەکان بە یەکگرتووی چارەسەری بکەن و دڵنیاین ئەگە بە یەکگرتوو بن لەوێ کێشەکان زووتر چارەسەرەکرێ دەستان خۆش بێ کاکێ من نووسەر لە بواریجی نووسایت کاکە بڵا کاک ساڵتە دانیشتوانی گوندی تۆپزاوە سوپاسانەکەم سوپاس بۆ ماندووبوونتان بینەرانی بەڕێز و خۆشەویست تا دەرفەتێکی تر و گفتوگۆیەکی تری تایبەت بە کێشەکانی کەرکووک پێتان دەگەینەوە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ